دولة تركيا نيلا كجا دولة تركيا ولا خيابانا كاني تقسيمه دولة تركيا ولا جمركا ولا دريا دولة تركيا ولا بانكا دولة تركيا ولا حلسكوتي بازارا دولة تركيا ولا هاورد وبرد كردنا دولة تركيا نيلا قنديل ورش ولا قنديل نانا اويك اوان ويسويانا باربو ناو بانك بو شون ناو دصلات مافيائية دولة تركيا بو وترهاتك مناو بروباغندا كتو خليكي ايجيتي كومالي جلوبرجي نشانه داو هن انساني كزولي بو بختي اوردو ايدانا كشتو دعاية بيه كردو خلقي بيه كو كردو خلقي بيه شلوقة كردو كردي بيه نابود أكردو قاندي بكرا لەگەڵ بەڕێز کاک پەیمان ڕابەری ئاخێزی کۆدەواری سەربەخۆیان سێ پرسیاری گرنگمان هەیە یەکەمیان ئەوەی کە پرۆسەی دانانی چەکی ئێستای پارتیکرێکاران یاخود بڵین پەکەکە دووهەم قسەیەکی قوبا تاڵەبانی کەکاڵێ بەیانێک هەڵ ئەسین ئەزانین شتێک نەماوە بە ناوی حکومەتی هەرێمی کوردستانەوە سێهەم ئەو قسەی تۆمبارەك نێردەی دۆناڵد ترامپ بۆ سووریا ئەڵێت ئەزمموی فیدراڵی بۆ عێراق و سووریا گونجاو نییە کاک پەیمان هەستە پرسانەکەما وەڵام بەرەوە مەسیرەی کە پێکاکاتی یاسەری هەڵدا و ئەو ڕەوتەی کە بردیە بەرەوە ئەو سیاسەتانەی کرد لە بەرپێی گرت هەر بەم دەرەنجامە گەیشتم لەبەرەوەی تۆ کاک پەیمانڵێ ئەوەی ئێمە ویستمانە پێی گەشتوین ئینکاریکردنی کورد نەدەی ڕازەکە نەنا ئەوەی کە ئەوان ویستویانە پارە بوو ناوبانگ بوو چوونە ناوە دەسەڵاتە مافیاییە دەوڵەتە تورکیا بوو و دەوڵەتانە منتەقە بوو و ئێران بوو ئەوانەی ئەوەی کە ئەوان ویستویانە نازانم کێس تاکە کەسە ئیدەیەکە ئیدەکەیان ئەگەر ئانارشیز بوو ئانارشیزم بەوەی کە ویستی گەیشت مەبەستەوە نیە کورد دەقیقەن کێیە تاکە متنە چیرۆکە حەچی نییە ئەو تو تڕەهاتێکە بەناو پرۆپاگاندا کە تۆ خەریکی ئێژیتی مەوزوعیەتە نەماگە کارکردە نەماگە گەرەکتە بڕۆی لە سوورەتێکی ترەوە خۆت دەرخی پەکەکە خەریکی تۆڕات بوو بەڵێ خەریکی تۆڕات بووە لە ڕۆژێ وەڵش خەریکی تۆڕات بوو کۆمەڵی جلوبەرگی نیشانەدا و هەنی ئینسانی کە زۆری بەو بەختی ئەورد و ئەیدانە کوشت و دیعاە پێ کرد و خەڵکی پێ کۆ کرد و خەڵکی پێ شلوقە کرد و کوردی پێ نابوود ئەکرد و گەیاندی بکرد زۆربەی زۆری پێیان سەرسامن ئەڵەن هێزێک بوو کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بێوێنە گەورە کابرانەدا شاخەکانیان هەڵبژارە تا ئەو کاتێک کە ئەوانەی ویستیان بەدەستانێنە ئاخر تۆ نا پێوانەیەکە لە گەورەی هەست وەسە کەسانێک کە ئەم کۆمەڵە بەرهەمە سینەمایی دنیایانە بۆ دروستەکەن زۆربەی ئەوانەی وا حەزیان لە هاش و هوش و تەقەکردنە حەزیان لە فیلمە ئەکشنە قاڵبە نیش ناوێنی هیچ فیلمە ئەکشنێک لە ئۆسکارە جایزە بوات کە تۆ مەبەستت کارە هونەریە گەورەیەک بێت لە سینەما و مەبەستت سەرگەرمکردنە ئینسانەکان نەوێت حتمما لە ناوە ڕەدیفە ئۆسکارگیرەکانە دنیا هەی دەی تۆ مردمێکە دروست کردگە گەرەکتە سەرگەرمی کەی بە کۆمەڵی فیلمی ئەکشن لحظەیەکە و حەستەکانە و ئینسانە حەزی پێکچوونە ئەو ئینسانە نە دووربین ئەناسێ نە داستان ئەناسێ نە ئەسەرە هونەری ئەناسێ نە نەغد ئەناسێ کەواتە هاش و هوش و چواردانە لە قەهاوێشتن و پەشدانە فیشک تەقاندن و چوار سیارە تەقاندنەوە بۆ ئەو هەیەجانات و ئەو کۆڵۆکەفی داخەفێنێتەوە چووگەسە ئەو کەژە دەوڵەتە تورکیا نێ لە کەژە دەوڵەتە تورکیا وا لە خیابانەکانی تەقسیمە دولة تركيا ولا جمركا ولا دريا دولة تركيا ولا بانكا دولة تركيا ولا حلسكوتي بازارا دولة تركيا ولا هاورد وبرد كردنا دولة تركيا نيلا قنديل ورش ولا قنديل لساڵی 1970 خەریکی شین خەریکی بە ئینحراف کێشانە کورد یارمەتیدانە دەوڵەتی تورکیا لە مستەقەرکردنە خۆی کۆچاندنە کورد لە شاخ و داخ و شێوەی ژیانە کۆنە خۆیان و نادیەکان لە بین بردن و دروستکردنە حەشیمەتە مترۆپۆلە دەوڵەتی تورکیا و ئەستش تەسبیتیان کرد و دەوڵەتی تورکیان بۆ قوڵکردنەوە و کاریان تەواو بوو ئەڕۆنەوە کوردستانە سووریەشیان لە بین برد دەرفەتی ڕاپەڕینیان لە خەڵکە کوردەوارە داگیر کریا گەلای سووریا گرت بتەورە مطلق نابودیان کرد و ئێستاشی تەحویلی ئەحمەد شەریعیان دا و مەفعولیەتیان نەماوەتەوە ئەوە چەند پێکاریان دووەم پرسیار ئەوەی قوبا تاڵەبانیە کە کردمانە بە پرسیار ئەڵێ بەیانیەک هەڵەسین لە خەو ئەزانین شتێک نەماوە بەنای حکومەتی هەرێمی کوردستان دێڕازەکە هەریسێشە نەماگە خۆ هەر لەو ڕۆژەی نەما کە ئەمانە بەجێی دانانە بنیاتە دەسەڵات و بەردەوامکردنی خەریکی ڕاوڕوتکردن و دزیکردن و کۆمەڵی شانۆگەری بە فەرشە سوور بوون ئەو ڕۆژێش کە نامێنێ و ڕۆژەسەوا و بیتاقەکە ئەگرێ جانتاکە ئەوە سێ و پارەکانیان هەرگە و دەرەچێت ڕازەکە خۆ هەر نەماگە بەچی دەوڵەت حکومەتی هەرێمی کوردستان بەچی هەیە
بە ساختار هەیە بە مؤسسات هەیە بە بیر و باوەڕ هەیە بە حیزر هەیە بە دروشم هەیە بە شعار هەیە بە چی هەیە پەرلەمان نییە ئێستا پەچ کەوتووە بەڵام سەرۆک هەیە وەزیرەکان هەیە کابینە ئەوە خەریک خۆ کە چیەکەن ئەگەر دەوڵەتە عێراقنەوەی ئەگەر بجێ دەوڵەتە عێراقنەوەی ئەگەر گومرکاتنەوەی ئەمانە چیەکەن لە کامە ساحی جیهانیا دەرکەوتکن کامە مێتۆدە گەورەیان هەست کامە ملەتی شۆڕژ گێڕیان هەست تۆ کامەراوەیتە بەردەمە هەر کەسە لە یەقینیمە کوردستانە ئێژە بریا جاشە سەددام بۆ ئێمە گەوادە ئەمان نەبووە ئێمە دەیەوە ئەم خەڵکەوە دروست کردگەیتر ئەمە دەرەنجامە کارنامەی تۆسوانیە کەسێ نە خیاڵێکی هەست نە باوەڕێکی هەست نە ئینتمایەکی هەست نە باوەڕ بە خۆبوونێکی هەست تۆ کۆمەڵی مردمە مەسرفگرای سەتحی دروست کردگە واشە و ڕۆژخەریکی ئیهانەکردنە بەخۆی ئەو حیزبانی باشوور بە تایبەتی پارتیۆکێکی پێوایە تا ئێستا چیان کردووە خەڵکیاندا پڵۆسانگە خەڵکیان نابوت کردگە ئەوەیانە دروست کردگەوە تۆ ئەیوێنیت وا لەم خەبات و شۆڕش و شەهید و وڵای من نازانم بە چی ێژن خەباتکردن و شۆڕشکردن و شەیدکردن دوێکە عەبدوڵڵا و جەلان پەیامی تەسلیەتی هەنارد بۆ مەرگی 17 سەربازە تورک ئەمە بە زوانە کوردیەکەی نە بە قسەی منها یعنی گوو بە قەبرە تەواوە ئەوانەی وا بۆ پەکەکە کوژیاگن کاکی جان ئەخر تو نازانی حد سرفەن لەشە کوژیاک چه معنایەکی هەست ئەم دیاردەیە شەهید مقدسکردنە شەهیدە کێ بەرامبەر بە کامە حب کێ کامە گیانبازی بۆ کێ کردگە چۆن ئەمەی کردگەوە بۆ من دەرکەوتگە ئەزیز تۆ چۆن کاورا 180 دەرەجە ئەسوڕێتەوە تۆ هیچ هەڵوێستێک نییە ئەگەر ئەو کوژیاگانە ساحێبیان بووایە ئێستا هەڵوێستیان بەرامبەر بە پەکەکە گرت ئەگەر ئەوانە ساحێبیان بواە دایک و باوکیان بواە ڕێبازیان بناسیە ئێستا هەڵوێستیان گرتبوو بەرامبەر بە پەکەکە نە ئیستە 10 ساڵی پێش مەشەیە بیان گرتەیە لە کاتە کوردەوارە داگیرکریاگە لای سووریە مەشەیە بیان گرتە ئەگەر ئەمانە باوەڕە ئینقلابیان بوو ئانارشیست بوون ئانارشیست بوون جینۆلۆژی بوون دەسەڵاتە داعشی ئەحمەد شەرع سەلەفیان بەسەر خۆیانەوە قبوڵ نەیەکرد یەک ژنیان تیا بوو ئەترازیەوە باوەڕی بەم جینۆلۆژی عەبدوڵڵا و جەلان بوو ئەگەر یەک نەفەر ئینسانە شۆڕژگەر بەو ئەشکەوتانەوە خوی ورچی نەگرتایەوە خۆی ئینسانی بووایە شۆڕشی خۆی بە تەنهایی بەردەوامە کرد ئەگەر پێی وابوو شۆڕش لە شاخ ئاکرێ لە ئەشکەوتا ئاکرێ کەواتە تۆ دیت و کاورا کزۆڵی ئەو فرمێسکدا ئەڕژێنم و چەکەکانم دائانێم و 5 قەران ناژیت ئەمانە کاکە دیمەنە ئینسانهای بەدەوین ندیمەنە ژیار و تەمەدونێک بەحسێ بەناوە خەبات و ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتە پیچی دەیە دنیای ئەمڕۆ دەراوێشتەکردنە حەشیمەت و جەمعیەت و چیرۆک و ڕەوایەت وتەکەی تۆمبارە کە بازدەوەکە سووریا عێراق گونجاونین بۆ دەوڵەتێکی فیدراڵی دەڕازەکە بە خەتریەوەی خاوەرمیانە قەرارە بێ بە دەوڵەتە قانون ڕازەکەم تۆ ڕەهاتە چییە کامە دەوڵەتە فیدراڵی تۆ لە کێوە میر نشین بووگی تا هاتووی لە ئیتحادێکی کۆنفدریشن یا بیر لە دەراوێشتەکردنە دەسەڵاتێکی گەورەتر بکەیتەوە تا ئەگەر ئەو شێوەی کۆنفدریشنی ناگرێ وردە بیکەی بە فدراڵی تا هەر ئەو دەسەڵاتە درێژداوێنە درێژ خاوێنە مێژوەی کە هاوردکتە بەردەوامیکەی کورە کاکی جانەمانە گشتی لە قنی تەقی و خانەکەەوە هاتکنە دەرەوە لە قنە مەولانە خالد نەقشبەندی و هاتکنە سەدەرەوە جاسووسە کۆمپانیە هەندە شەرقی بوو تا 400 بنکە لە ناو سەرزەمینە ئێمە دابنێ و کەسیش نایژێت ئەرێ کاکە تۆ بەچی تۆ گەیتە هندوستان بە کامە سەرمایە بوویتە ساحێوە 400 بنکەی تەکیە نەقشبەندیە لەکوێوە ئەمانە سەریان هەڵدا یعنی کابران نە تعریفێکی لە عیرفان هەست ئەسڵەن نایژێت کابران لە چ ساتە وەختێکە لە شەریعەتە محەممەد بایداوە هات ڕابەتەیە بینە خوا و بین ئەنزانی کرداش عاشقی تۆ بە کامە زەرورەتم کارتەکردگە تۆ هیچ کام لەمانە نایژی لە پڕێکا سەر هەڵ دەرتێری لە ئیمتدادە خانەقاوە ئەبی بە حیزبی سیاسی کاکەمان دواپرسانمان چارەنووسی حکوومەتی هەرێمی کوردستان یا بڵین باشوورەکاتە چوو تەڕۆ بووگە چووگە پێکاری دەمێک کە تووشی مەرگە سیاسی بووگە